چۆن مێشکم قایل بکەم کە سعی بکات و باز لە مۆبایل بهێنێت. لە بەشی یەکەمە تەنها دوو خەڵ باس دەکەین. خاڵی یەکەم، مێشکی هەڵخەڵەتێنە. مێشکی مرۆڤ ئەترسێ لەو مەنهەجەی کە ئەبێ سعیتیا بکەی، بۆیە واو لێەکە کەوات لە سعیکردن بهێنیت و خەریکی شتێکی چێژ بەخشتر بێ تا ترس و قەلەقی کەمتر بێتەوە. چارەسەر چییە؟ چارەسەرێکی بریتیە لەوەی کە مێشکە هەڵبخەڵەتێنی کە بڵیت ئەمەوێت تەنها یەک لە سەرسەی مەنهەجەکەم تەواو بکەم، نەک هەمووی. پێی بڵێ من نمرەی کەممەوێ مەترسە. ئەگە بڕیار وا بێ 6 پەڕە سعی بکەی، بە مێشکێ بڵێ هەردوو پەڕە ئەکەم، بەمێ مێشکی ئاسوودەترە بێ و ئاساییە بەلایەوە کە سعی بکەی. بەڵام هەر ئەوەی کە دوو پەڕە تەواو کرد، مێشکی هەستەکە کە بابەتەکە ئەو نەقورس نییە و ئەڵێ قەیناکات 4 پەڕێتیش سعی بکە. خاڵی دووهەم، نووسین. کاتێ مەنهەجەکە قورسە پێویستی بە بیرکردنەوەی زۆر هەیە، خوێندنەوەی کتێبەکە بە تەنها سوودی نییە، چونکە مێشک خەریک ئەبێت بە بیرکردنەوە لە بابەتی تر. بەمەش لە کاتی سعیکردن لەوانەی قورسە خەیاڵتەڕوە. ئەی چارەسەر چییە؟ هەر بابەتی قورس بوو بە قەڵەم وەرەقە سعی بکە، واتە ئەو بابەتێکە قورس بوو بینوسەرەوە، چونکە ئەم ڕێگەیە واکات مێشک خەیاڵی نەڕوات و لە هەمان کاتیشە توانای تەرکیزی باشتر بێت. ئەتوانم بۆ وەرگرتنی کورسەکەمان یانیش بۆ ڕاوێژی تایبەتی نامەمان بۆ بنێرن.